سڵاوتان لێبێ وەم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری خەرمان لەگەڵتانم تەوری ئەم بەرنمەیەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر شعری نوێ بە میوانداری نووسەر و لێ کۆڵەر کاگە ئارام سدیق کە ئێستا بە خۆشحاڵیەوە لامان میوانە کاگارام بەخێر بێت. زۆر سپاس بۆیەوە سپاس بۆم دەرفەتە. کاگارام جاران ئەگەر سروشت و ئافرەت کۆڵەکەی سەرەکی شعر بوونایە لە قۆناغەکانی ڕابردووە ئێستا کۆمەڵێک کەرەستەی بێگیان هەیە بۆ نمونە ئۆتۆمبیلە دیوارە مەزعەتە تەنانەت کتێب ئەو کتێبەی کە لە پشتمانەوەیە ئێستا شاعیری ئەمنەوەیە دێ قسە با بڵێن قسە بە کتێبەکە لە شعرە ئایا هۆکاری ئەمە چییە؟ بڵێ ڕاستەکەی هەرنەوەیە کە دێت کۆمەڵێک مفردەی تازە لەگەڵ خۆیانێ کۆمەڵێک دیدی تازە لەگەڵ خۆیانێ ڕەنگە دیدەکان زۆر نوێ نەبن نەوەیەک بۆ نەوەیەشی تر ڕەنگە هەندێک جار درێژکراوی ئەوی بەڵام ئەو مفردانەی کە بەکاری هێنێ ڕەنگە نوێ بنیا زۆر جار نوێن بە حکمەوەی کە بەردنیایشی تازە ئەکەوێت ئێستا نەوەی نوێ بەردنیایشی مۆدێر نەکەوێت کە مەسعەدی تایە کە ئۆتۆمبیل بە شێوەیەکی زۆر بەربڵاوتیاتی کە زۆر جار ئێمە بین بە قوربانی لە ڕووداوەکانی هاتوویانی ئەمانە یا زۆر جار ئۆتۆمبیل ژینگەمان لێ پیسەکە هەموو ئەمانە دێنە ناو شعری کوردی و ئەمە حاڵەتێکی ئاساییە ئەگەر ئەمە ڕوونایە بەڕاستی ئاساییە بۆی هەموو نەوەیەک کۆمەڵێک مفردەی تازە کۆمەڵێک دیدی تازە هێنی کە ئەمە بەڕاستی ئیشی خۆیانەوە ئەبێ بیکەن قۆناغەکە پێویستی قۆناغەکەیە کە با بڵێن ئەو قۆناغە دیاری ئەکا بێگومان بۆ ئەوەی نەوەیەک لە نەوەیەک تر جا بکەینەوە کەواتە بێ بەر کۆمەڵێک شتی تازە بکەین وەکو مفردە وەکو زمانی شعری وەکو وێنەی شعری وەکو تەکنیکی شعری ینی ئەگۆڕێن ڕاستە خۆ لەگەڵ ئەو سەردەمەی کە بۆ نمونە شاعیرێکی نوێ بەریەکەوێت بێگومان ئەگەر ئێمە باس لە گۆڕین و تێپەڕانن بکەین ئەبێ ڕوو بدات بەڵام ئێمە ئەگەر قسە لەسەرەوە بکەین ئایا ئەم نەوە تازێت تا چەند ئەمایان کردو ئەمیان بەڕاستی شتێکی تر زۆر باشە کاگارام باش و خراپی شعری ئەمنەوە نوێیە بەچی دیارەکرێ هەڵبەدەم پرسیارەوەکو لێکۆڵەرێک کە لە قالبوونەتەوە لە بواری با بڵێن شعری ئەمنەوە نوێیە ئەم پرسیارەتان ئاڕاستە دەکەم ئایا ئەم باش و خراپی بەچی دیارەکرێ ئایا میکانیزمێگەیە پێوەرێگەیە بۆ ئەو بوارە؟ ڕاستە ڕەنگە من پێم خۆش نیە باز لە باشی و خراپی بکەین بەس ڕەنگە باس لە لاوازی بکەین باشترێکە ئەم نەوە نوێیە من وەک لەم کتێبەیە باسم کردووە ئەمە کتێبێک کە کۆمەڵێک لێکۆڵینەوە لەسەر شعری گەنجان و بە تایبەت ئەو نەوەی کە لە دوای 2000 شعر بەڵێ لەم 20 ساڵەیە دەنووسێ لەم کتێبە ئاماژەم بە کۆمەڵێک شت کردوێت شێک لەوانە کە ئەم نەوەیە بەڕاستی تا ئێستا بێسیمایە سیمای ڕاستەقینەی دیار نییە وەکو بڵێن هێشتا شێوەی نەگرتووە کۆمەڵێک هەوڵ هەیە ساوایە ینی بە بڕایەوە لەگەڵ ئەوەشا کە ساوایە هێشتا ناڵم سیمای نەگرتووە ینی ناتوانین خەڵەتەکانی بەتەواوەتی دیاری بکەین وەک گوتم لە پرسیاریەکەمە ئێمە بەر کۆمەڵێک مفردەی تازە ئەەکەین بەر کۆمەڵێک چەمکی تازە و دنیابینی تازە ئەەکەین بەڵام هەموو ئەمانە هێشتا نەبوونەتە ڕوئیای گشتی ئەمنەوەیە بۆیە ناتوانین بە گشتی خەسڵەتەکانیان دیاری بکەین یا بڵێن وەکو قۆناغێکی جاکەرەوە لە نەوەی پێش خۆیان سەیریان بکەین و تا ڕادێکەتوان بڵێم جۆرێک لە دووبارەکەن و درێژکراوی ئەو نەوەیە بەس کاگارام قۆناغی شعریشمانە بۆ لە 5 ساڵ تا 10 ساڵە بۆ نمونە سیما و خاصیەتی تایبەت بە شعرەکانیانەوە هەبووە بەس معقول نییە بۆ نمونە لە 2000 بۆ 2021 20 ساڵ یان 21 ساڵ نەتوانرابێت تا ئێستا ئەمنەوە نوێیە خەسڵەتی شعری خۆیان دیاری کردبێت لە شعرەکانیانە ئەمە لایەوەش پرسیار نییە؟ حتمما پرسیارە من ڕەنگە ئەوانەی لەم کتێبیان لە باشترینی ئەو نەوەیە بن بەڵام بە گشتی لای ئێمە ئێستا ئەوەی کە ئەنووسێ خەمی شعری نییە بۆ خەمی شعری خەمی چێتی خەمی شاعیربوونیەتی زۆر حەزەکا وەکو شاعیر بناسێ بەشی زۆری ئەم نەوەیە ئەوەندەی خەمی شاعیربوونیەتی ئەوەندە خەمی شعری نییە خاوەنی بیرکردنەوەیکی شعری نییە خاوەنی سەقافەتێکی شعری نییە هیچ ڕخنەیەکی شعری ناخوێنێتەوە ئاگەی هەتا لە دنیای شعری دەوروبەری خۆی نییە ینی هەتا نازانێت پێگەی ئەو نەوەیە کە ئەوی تایە لە شوایە کە بەڕاستی ئەمە یەکێکە لە کارە ساتە گەورەکان طبعا نەوەکانی پێشووتر ئەو جیلەی دوای ڕاپەڕین هەم جیلی پێشووتری ئەوەی ڕوانگە و پێشووتر ئەوانە خاوەنی سەقافەتێکی زۆری شعری بوون ئەگەر تۆ سەیری ڕوانگە بکەی متەسیر بوون بە کۆمەڵێ تەوژمی تر کە لە دەوروبەرمان ناگوزەرا بۆ نمونە تەوژمی
گۆڤاری شاعر ئەوانی ئەوی ئەدۆنیس ئەو برادرانی یا ئەو برادرانی لە بەغا کۆمەڵێک شاعیری نوێخواز لەوێش لەژێر کاریگەری شعری مۆدێری فەڕەنسیا ئەوان دەستیان کرد بە نوێکردنەوەی شعر ئاگاداری ئەمانە بوون بەس ئەم نەوە تازەی ئێمە من حتمما بە مطلقی ناڵم ئاگاداری بەم بورە قەتعم کردی ئەگەر بیش گەڕێتەوە پێش ڕوانگە مامۆستا عەبدوڵڵا گۆرانی شاعیر متەئسیر بووە بە قوتابخانەی عەبدولحەق الحامیدی تورکی کە تۆفیق فکرەت و جەلال سایر و ئەوان هەبووە یعنی تۆ ئەوم پێ بڵێ لە هەر نەوەیەکە کە یان لە هەر قۆناغی شعریە کە شاعیر دروست ئەبێت ئاگای لە شعری چواردەور بێ متەئسیر بێت بە با بڵێن شعری وڵاتانی ئایا ڕۆژاوا بێ یان ڕۆژهەڵات بێ کاک دانا یەک شت هەیە شعری نوێ دروست نابێ شعر تەنها لە جوگرافیایشی لۆکاڵان ناتوانێت نوێگەر بێ ئەبێ ئاگاداری شعری دەوروبەر بێ نوێگەری شتێکە لە هەموو شوێنە هەیە ئەبێ ئێمە سوودی لێوەرگن ئێمە بۆچی دەخوێنینەوە بۆ دەخوێنینەوە کە ئاگاداری ئەو تەوژم و ڕەوتە فکری و ئەدەبیانە بین کە لە دنیا هەیە بۆیە وەکو بەڕێز وتت گۆران بێژگەلەوەی کە متەئسیرە بە ئەدەبی تورکی هاوکات بە شیلی و بایرۆن ئەوەی ئینگلیزی بەڵێ بە ئەدەبی ئینگلیزیش متەئسیرە بۆیە ئەم نەوە تازە هەر بۆ نمونە نەوەی دوای ڕاپەڕین زۆر متەئسیرن بە شعری فارسی بە شاملۆ بە نیمایوشج بە فروغ بە سوهرا یعنی ئەمانەت هەیە بەس ئەم نەوە تازەیە وەک وتم پێشتر بێسیمان نازانی بەکێ متەئسیرن نازانی ڕوئیای شعریان چۆنە بەس ئەگەر بەریان بکەوی زۆرێکیان بۆ نمونە باز لە شعری هاوچەرخەکەن بەتایبەتینی ئەوروپیەکان ئەڵێن بۆ نمونە ئەم شعرە باشە ئەوەیان باشە یعنی ئەگەر دیقەتی شدا بێ کاگارام لە زۆر ڕۆ کۆپی یەکتریشن ئیترایە کۆپی بۆ نم شاعرانە لەناو خۆیانە کۆپی یەکتری بن لە ڕووی شعرەکانیانەوە مەبەسمە خۆیانە یاخود کۆپی شعری شاعرانی کەن کاک دانا پرسیارەکە دوو بەشەیە شەشانەوەی ئەم نەوەیە کە ئەگەر ئاگاداری بەشێک لە شعری جیهانیش بێ هەزمی نەکردووە دەم خۆش ینی هەزمکردن زۆر ئەوەی کە تۆ ئاگاداری ڕامبۆی ئاگاداری بۆتلێری ئاگاداری گۆتەی ئەمانە بەڵام ئەمانە چیان کردو هەر ئەوە نییە شعرەکانیان بە سەدحی بخوێنیتەوە ینی ئەمە بەڕاستی بەشێکی پرسیارەکەی کە بەشێکی زۆر لەم نەوە نوێیە کە ئاگاداری شعری جیهانیشە ئەو شعر و ئەو دنیا هەزم نەکراوە بەشی دوێن پرسیارەکە کە لەیەکە چون ئەوەیە لەناو خۆیانە هەمویان تقریبا یەک جۆر ڕوئیان هەیە کە من ئەو شاعرانەی کە جیاواز وەکوە هەمویان لە یەک پەنجەرەوە سەیری دەرەوە بکەن لە کاتێکە شاعیری ڕاستەقینە لە یەک پەنجەرەوە سەیری دەرەوە ناکات ئەچێتە شوێنێک کە هەموو شوێنێ ببینێ هەموو پنتەکان ببینێت بۆیە بەڕاستی ئەمنەوەی هەمویان ئەڵی لە یەک پەنجەرەوە سەیری دەرەوەکەن ئەوەی کە ینی ئەوەی ئەو کۆپی بوونەی دروست کردو لە شعرەکانیانە بەڵێ بێگومان ینی تۆ کە لە یەک پەنجەرەوە سەیری دەرەوەت کرد هەمویان تقریبا یەک وێنە ئەبین زۆر کەمیان تایە کە هەوڵیان داوە لە دیدگای ترەوە سەیری شعر بکەن ڕوانینی تازە بەرهەم بهێنن چەند نمونەیەکەیە کە من لەو کتێبە بەوردی باسم کردو کاگەران مەسەلەی فکر چییە لە شعری ئەمڕۆیە ئایا شعری ئەمڕۆ بە بەراورد بە قۆناغەکانی کە فکریاوێتەیە ڕاستیەکەی شعر بەبێ فکر نانووسرێت بە تایبەت ئەمڕۆ شعری ئەمنەوە نوێیە شعر بەگشتی و بە تایبەتی شعری نوێ بەبێ فکر وەک وایە بۆش بێت چکە بەبێ فکر ئێمە چیمان نوێ کردوتەوە بەبێ فکر ئێمە چی تازە بەخشین بە خوێنەر چکە لە دوای ڕوانگەوە تقریبا فۆرمی شعری یەک فۆرمە ڕەنگە لە ڕووی تەکنیکەوە دەستکاری کرابێ شت گۆڕابێیان هەندێک مەحاولات هەیە بۆ گۆڕینی تەکنیکی شعری بەس وەکو فۆرم هەر ئەوەیە بەس هەندێک لە شاعیرەکان ئەڵێن ئێمە زمانمان نوێ کردوێت و ئەوانی لە دەی 2000ەکانان ئەنی بیزاد مەبەسم دەی 2000ەکان ڕاستەکەی زمان نوێکردنەوە بە قسە نابێت بەکردەوە ئەبێت کاتێک گەڵی زمان نوێ کردوت و ئەبێ بیسەلمێنیت کێشەی ئەم نەوەیە بەشێکی زۆریانەوەیە کە ئەڵێن ئەمەمان کردو لە کاتێکان نەیان کردووە قسەکردن نابێتە ئەو پرۆژە بەڕاستی کردار دەقەکان دەبێتە پرۆژە کە بەشی زۆریان ئەتوانم بڵێم کەمتر توانیوانە زمانێکی تایبەت بە خۆیان دروست بکەن محاولات هەیە من بەڕاستی یەشێک نیم لەو کەسانی کە ڕەشبین بم بەرامبەر شوێری ئەمنەوەیە محاولات هەیە جێگی دەستخۆشیە بەڵام محاولاتێکە کە هێشتا نەخەمڵیوە
بنکەیەک من و تۆ ناتوانانی حسابی لەسەر بکەین ئایا لە 5 ساڵی داهاتوە ئەم محاولاتە بە تەواوی سەر ئەگرێ ڕوئایشی تازی شعری دروستەکە وەکو بۆ نمونە نەوەی پێشوان وەک کاک دلاوەر قەرەداخی یان وەک هەر یەک لەو شاعرانی کاکی واقعات بۆیە بەڕاستی دیار نییە یا وەکوونەوەی پێشووتر وەکو ڕەفیق سابیر وەکو مەڵە شێرکۆ بێکەس ینی ئەوانە خاوەنی زمانی خۆیانن خاوەنی دنیابینی و مفردەی خۆیانن کە من و تۆ هەر کاتێک شعرەکانیان بخوێنینەوە گەر ناوی ئەوانشی بڵێ دەیناسینەوە بەڵام ئەمنەوەی ئەگەر ناوی شاعرەکانی پێوە نەبێت وازین هەموو یەک کەس نووسیوت زۆر باشە کاگاران پێم خۆشە قسەمان لەسەر شعری نوێ کرد پێم خۆشە بزانین ئایا حالیان کە قساکەین ئەم گفتوگۆیە یان خودەم بەرنامەیە تۆمارەکەن پێم خۆشە بزانم ئێمە لەکوێی شعری کوردیین ڕاستیەکەی من تێکەڵەیەکی زۆر هەیە کاگەڵم لێرە لێ ینی ناڵم دیاریکردنی ئێستای شعری کوردی زۆر قورسە من ئەم کتێبە هەوڵێکە بۆی تۆزێک بەرچاوڕوونی هەم بۆ خۆم وەکو توێژەر بەڕاستی هەموو هەندێک بەرچاوڕوونیم هەبێ لەوەی کە لە ناو شعری کوردیا دەگوزەری و وە کتێبەکە بێ بە دیکۆمنتێک بۆ ئەم قۆناغی ئێستا هەم ئەوەی بشتوانم بەڕاستی من زیاد لە 25 ساڵە بەردەوام متابعی شعرەکەم ینی کێشەی شعری ئەمنەوەی ئەوەیە ناتوانانی بچیتەوە سەریان کە یەک جاری خوێنی تۆیتر هەر هەستەکەی کۆتایی هاتووە زۆر کە من ئەو دەقانەی کە جاریتر بچیتەوە سەریان بەڕاستی ئەمەش مەڵی لێ ببین ڕاست ئەمەش مشکلەیەشی گەورەیە کە وەک گوتم بێسیماییانە نەبوونی زمانێکی نوێیە نەبوونی ڕوئیا و دنیابینیەکی نوێیە بەشێکی زۆریان بەس مفرەدە فڕێدەن بەبێ ئەوەی باگراوندێکی فکری هەبێ لە پش ئەم ڕاست مفردانەوە بۆ نمونە یەکێک لەو شاعرانی کە لەم کتێبا من ڕخنەم کردووە لە بیدایەتی شعرەکانیە کەسێکی زۆر یاخیگەرە کەسێکی زۆر ئەوەیەکەیتر هەموو شتێک ڕەتەکاتەوە ڕژ بەڵام لە کۆتایە ئەکەوێتە پاڕانەوە و لاڵانەوە و ئەمە نەبوونی بنیادێکی فکریە لای ئەم شاعرە ئەم شاعرە خاوەنی بنیادێکی فکری نییە لە بیدایەتی شعرەکە شتێکڵێ لە کۆتایە لی پەشیمان بێت چۆن ئەبێ شاعیر لە ئەفکارەکانی پەشیمان بێتەوە کە بەڕاستیەوەی شەکە لە خەلە لە گەورەکانی ئەمنەوەی بۆی وەکوتم ئەمنەوەیە نەیانتوانیوە نە لە ڕووی فکرەوە هەنگاوی گەورە بنێن نە لە ڕووی زمانەوە نە لە ڕووی فۆرمی شعریەوە هەوڵ هەیە هەوڵەکان جێگەی دەستخۆشین ڕەنگە ئەم بەرنامەی بەڕێز جۆرێک بێ لە پشگیری بۆ ئەوان هەر ئەم کتێبە جۆرێک بێ لە پشگیری بۆ ئەوان بۆی بتوانن لە 5 تا 10 ساڵی داهاتوە ئەمنەوەیە باشتر بنووسن سیمایکی باشتریان زۆر باشە کاگەران باست لە ڕەشبینی کرد پێم خۆشە بزانم بۆچی شعری ئەمنەوە نوێیە ئەگەر بڵێم لە 90ی ڕەشبینیە خۆکاری ئەم ڕەشبینیە چییە؟ ڕاستەکەی بەشێکی ئەو ئەدەبیاتەیە کە لە لای ئێمە جۆرێک لە جۆرەکان بۆ بە مۆدیل بەڕاستی جۆرێک لە جۆرەکان جوینەوەی ئەوەیە عفوم کە مەبەستی ڕەشبینیە بۆ بە مۆدیل بەڵێ ینی من بە وردی متابعەم کرد و نووسینیشم لەسەر ئەمە نووسیوە ینی کاتێک کە کافکا و کامە و ئەمانە بەرهەمەکانیان دەکرێت بە کوردی جۆرێک لە بۆری یان کە سادقی هدایەتەوە کتێبەکەی لێمانەوە دیارە کە ئەمانە دێنە ناو ئەدەبی کوردی و بە زمانی کوردی بڵاوە بن و جۆرێک لە ڕەشبینی ئەبێ بە مۆدیل کە من ناوی ئەنێم ڕەشبینیەکی ڕووکەشانەیە ینی ئەوەی کە لای کافکا هەیە لای کامۆ هەیە لای سادقی هدایەت هەیە ڕەشبینیەکە بە بڕۆ بە فکرەوە بەڵام ئەمە ڕەشبینیەکی ڕووکەشانەیە بەو چۆن ڕووکەشانەیە ئەوەی کە شاعیرێ گەڵێ من بێتاقەتم من تەنیام بەڕاستی ئەرکی شعر ئەمە نییە ئەرکی شعر وتن نییە ئەرکی شعر پیشاندانە ڕاست لای ئێمە تەنها ئەیڵێت ئەڵێ من بێتاقەتم من غەمگینم من تەنیام من نازانم ئەمەم لە کاتێکە سادقی هیدایەت ناڵێ من غەمگینم کامۆ ناڵێم بەڵام پیشانی ئەیە کافکا ئینسانێکت بۆ کا بە قالۆنچە ڕاستە ئەم یعنی ڕەشبینی ڕاستەقینە ئەوەیە ئەمە ناڵم ڕووکەشی ڕەشبینیان وەرگرتووە کە من بەڕاستی لەگەڵ ڕەشبینیانی بەڵام لەگەڵ ئەدەبیاتێکم کە ئەو دنیا تاریکەمان پیشان بە کە ئینسانی مۆدێرنی مەسەر پەیوەندیشی بەم با بڵێن ئەو مەوقعەوە هەیە کە ئێستا ئێمەی تێداین ڕاستێکی فعلەن بەشێکی ئەو دنیا ناخۆشەی کە تەکنەلۆژیا دروستی کردووە ئەو دنیا جەنجاڵی کە ئێستا لێرە بڵاوە ئەو دنیایی کە کوشتن و سەفەر و کۆچ و ینی کۆمەڵێک شتی زۆر ئەتوانم پێت بڵێم کۆمەڵگەی عراقی کۆمەڵگەیە کە لێوڕێژە لە خوێن ڕێژی بۆیە بەڕاستی
ناهقینەوەیەک ناگرین کە زۆر ناومێت بێت تۆ بە درێژایی 1% ئەم وڵاتە ساتێک ئارامی نەبوو دەبێت کەواتە حەقیان پێ بدەین بەوەی کە ڕژبین بنووسن کە ڕژبینم بەڵام پێویستمان بەوەی ڕژبینێکی وەک گوتم بە باگراوندی فکریەوە چکە ئێمە گەلێکین ئەنفالمان بەسەر هاتووە کیمیامان بەسەر هاتووە کیمیابارانمان بەسەر هاتووە چەندین جار تعریب کراوین زمانەکەمان قەدەغە کراوە لە بەشێکی زۆر هەفتاکان و هەشتاکانیش ینی هەموو ئەمانە بەسەر ئێمە هاتوو بۆی ئاسایی ڕژبینی لە ناو شعری ئێمە بێ بەڵام ئەبێ ڕژبینیەک بێ بە باگراوندی فکریەوە زۆر باشە کاگەرام لێرە و لەوێ هەندێک خوێنەر هەیە نەک هەندێک خوێنەر زۆربەی زۆری خوێنەران گلەی و گازندەیەوە کە نەڵەن شاری ئەمڕۆ زۆر ئاڵۆزە ئێمە لێی تێ ناگەین بۆ منەوەکو شعری ئەنوەر قادرجاف نییە یان جەلالی میرزاکەریم نییە یان شێرکۆ بێکەس نییە هەتا بتوانین لێی تێ بگەین شعری ئەمڕۆ جۆرێک لە ئاڵۆزی پێوە دیارە ئایا بە بڕۆیەوە کو لێکۆڵەرێک ئەم ئاڵۆزیێت هۆکاری چییە بۆچی هەندێک لە خوێنەران گلەی و گازندەی ئەوە ئەکەن ڕاستەکەی کاک دانابێت دوو شت لە یەک جا بکەن و یەکەمیان ئاڵۆزی لە ناو شعرا چکە هەموو شعرێک پێویستی بە باگراوندێکی سەقافی هەیە بۆ تێگەیشتن لێ چکە شعر زمانێکی ئاسایی نییە بەڵکو زمانێکە کە سەرو ئەو زمانە ئاساییە کە من تۆ قسەی بکەم زمانێکی باڵایە جیازە لە قسەی ئاسایی بڵێ بێگومان شعر پێویستی بە سەقافەتێکی عام هەیە بۆ تێگەیشتن لێ بەڵام جۆرێکی ترمان هەیە ئەویان ئاڵۆزکاندنە هەر شاعیرێک ئێرەی ڕوون نەبێ فکر و ئایدیاکانی ڕوون نەبێ دەستەکە بە ئاڵۆزکاندن وشە فڕێدان چەمچی گەورە بەکارهێنان بەبێ ڕیشەیەکی قوڵی لە ناو دەقەکەیە ینی لای ئێمە بەداخەوە بەشێکی زۆر لە شاعیرەکانمان بەس قسە فڕێ ئەدەن جۆرێک لە ئاڵۆزکان و تەمومش دروستەکەن بە حساب ئەمان زۆر گرنگن زۆر نوێگەرن زۆر نازانم ئەمەن تەنها بۆ سەر لێشێواندنە لە خوێنەر بۆیە تەسەور کە لەم دە 15 ساڵی دواترە زەوقی شعری ئێمە زۆر پاشەکشەی کردووە ڕاست یعنی ئەوەی کە خوێندەری کتێبێکی شعری ناگاتە 500 دانە 200 دانە ئەمە تێکدانی زەوقی شعری تاشی ئێمە چکە ئێمە نەوەیەکمان هەبوو کە بە شعر پەروەردە بووین نەوەیەکمان هەبوو لە قۆناغەکانی بیدایەتی سەدەی 20 و پێشترشە بە شعر بیرمان کردووە بەڵام ئێستا پێشتر هیچ ماڵێک نەبوو دیوانی شاعرانی تیانە بێت ئێستا زۆر کە من ئەو ماڵانەی کە دیوانی شاعرانی نوێیتیایە لەبەرچی لەبەرەوەی زەوقی شاعری ئێمە بەهۆی ئاڵۆزکاندن و تێک دراوە بەڕاستی بەهۆی ئەو ڕووکەشگەرایەشی کە پێشتر باسم کرد دیسان تێک دراوە زۆر باشە کاگەرام لە هەر قۆناغێکی با بڵین شعری کوردیا بوو بێت نەوەیەگە بۆ هەمیشە ئەو تەوانم پرسیارەمەوەی کە بۆن منە قسەمان لەسەر شعر کردوێ ئاراستەم کردووە پێم خۆشم پرسیارێژ ئاراسی بەڕێزت بکەم نەوەیەک هەبووە نەوەکەی پێشخۆی یان پاش خۆی ڕەت کردوێتەوە ئای ئەمە هۆکاری چییە ئەم ڕەتکردنەوەی نەوانە لەم قۆناغانەی شعریا بۆ چییە ڕاستەکەی هەموو نەوەیەک ئەبێنەوەی پێشتر بە جۆرێک لە جۆرەکان تێپەڕێنێ بەڵام ڕەتکردنەوە بۆ معنایە ناکە لایەنێکی نێگەتیفی هەبێ بمانای تێپەڕاندن هەر نەوەیەک ناتوانێت نەوەکەی پێش خۆی تێپەڕێنێ بەڕاستی نەوەیەکی پاسیڤە نەوەی دواتریش کە دێت ئەبێ بەڕاستی نوێگەرتر بێ لەم نەوەی کە ئێستا هەیە من هەمیشە وتومە قوتابی ئەبێ لە مامۆساکەی باشتر بێت ئەگەر باشتر نەبێت کەواتە مامۆساکەی فاشلە بۆیە ململانەی نەوەکان شتێکی زۆر ئاساییە بەڵام ئەبێت لەسەر بنەمای فکر نوێکردنەوەی زمان و شعر بێت نەک لەسەر بنەمای وەکەوەی بۆ نمونە ئێمە ناو پاسەکە دانیشتون کەسێکی تر دێت بێتە شوێنەکەی من یا شوێنەکەی تۆ دانیش ئەبێ بچێت جێیەک بۆ خۆی بگرێت ئەگەر ئەو خاوەنی زمانێکی شعریە ئەگەر ئەو خاوەنی دنیابینێکی شعری و سەقافەتێکی شعری ئەبێ بێت بچێت جێیەک بۆ خۆی بگرێت لەسەر پاسی شعردا بنیشێت لای ئێمە ئەم ململانەی نەوانە تا ڕادەیەک تەندروست نییە من یەک دەبوونەت بۆ باسکەم تقریبان 10 ساڵێک لەمەوبەر چەند شاعیرێکی گەنج پرۆژەیەکیان هەبوو بۆی بێن لەسەر شاعیرەکانی پێشخۆیان بنووسن بە نێگەتیڤ و لێیان بدەن لە جۆرەکان ڕەتیان بکەنەوە بە شێوەیەشی تونند بۆی خۆیان ببر بە دەنگ و بە ناو یەک دوو هەوڵدرا دواتر خۆشیان لەوە پەشیمان پوکانەوەیان ئەمجا هەوڵیاندا لەلایەن ئەو نەوەی پێش خۆیانە و دانیان پێدا بنرێت کەوتنە جۆرێک لە ڕێزم هەیە بۆ ئەم بەرنامە کەوتنە ماستاوکردن بۆیان بۆی دانیان پێدا بنێن وەکو شاعیر بیان هێنە پێشەوە
یعنی ئەمانە بەڕاستی ململانەی شەریفانە نییە لەسەر دەقی شعری لەسەر ئەوەی کە تۆ دنیایەکی جوانتری شعری دروست بکەیت. زۆر باشە کاگەڕام کاتی بەرنامەم تەواو بۆ پێم خۆشە گوێم لە دوایین پەیامتەوە بێت لەسەر شعری نوێ بەعام. ڕاستەکەی بۆی ئێمە لە شعر تێبگەین دەبێ بزانین کە شعر تەنیا سۆز و دەردەدڵ نییە. وەک لە پرسیارێکی بەڕێستا ئاماژە شعر فکر و بیرکردنەوەیە، شعر نوێکردنەوەی زمانە. ئەگەر ئەمنەوەی ئەمانم بکەن ئێمە دەستخۆشیان لەکەین و ڕەنگە چەندین بەرنامەشیان لەسەر بکەین بۆی کە ئێمە نەوەیەکی نوێی شعریمان بناسرێن هەم بناسرێن هەم سیماکانیان بە تەواوی دیاری بکرێت. کاگەرام سپاس بۆ ئەوەی کە ماندووبی لەگەڵمانەوە ئامادەی بەرنامەی خێرمان بوویت. زۆر سپاس بۆەوە شیوا دەرمەرسەکەوتوب. سپاس دووبارە. وەڵا بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامەی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.